دیمەنی سەرسفرەی یەکێک لە چێشتخانەکانە دوای تەواوبوونی خواردن لەلایەن سەردانیکەرانیەوە بەجێهێڵدراوە. وەک خاوەن بەشێک لە خواردنگەکان باسی دەکەن، ئەم دیمەنانە ڕۆژانە دووبارە دەبنەوە. ئەم خاوەن خواردنگەیە ئەوە دەخاتە ڕوو دانانی خواردنی زۆر داواکاری هاوڵاتیانە. ئەوان ڕۆژانە نزیکی 200 لیتر خواردنی ماوە فڕێدەدەن. خواردنێکی زۆر بە فیڕۆ ئەدرێت لەلایەن هاوڵاتیانەوانێ ئەو بە تایبەتی ئەو کەسانەی کە لەسەر مێز داوای خواردنەکەن داوای زۆرەکرێت و ناخورێت. ینی ئەوەشی کە ئێمە وەکو چێشتخانەکە لەسەرمانە ئەبێ ئەو خواردنە دابگرین. خواردنەکەش کە ئەمێنێتەوانێ ڕێژەیەکی وەکو خەڵک بۆ ئاژەڵی بە ڕێژێکی زۆریشی فڕێدرێت، ینی زۆربەی زۆری فڕێدرێت. بەپێی ئاماری شارەوانی سلێمانی ڕۆژانە 1000 تۆن خۆڵ و خاشاک فڕێدەدرێت. لە 60% ئەوەی کە فڕێدەدرێت خۆراکە. 4 کاروانەکەم لە شەو ڕۆژێکە. ئەم شۆفێرە ماوەی 9 ساڵە هاوشانی هاوڕێ ژینگە پارێزەکانی شار خاوێن دەکاتەوە. دەڵێت ئەوەی لە ماوەی کارکردنیدا بینیوێتی ساڵ بە ساڵ ڕێژەی فڕێدانی خواردن لە زیادبووندایە. کاروانێکم یعنی 200 کیلۆی بۆ 400 کیلۆی خۆراکە. هی مەتعەمەکان هیگە مەسەلا لە فەچیەکان خۆراکی تایە. جاری وا هەیە ئەکرێتە عەلاگەوە. ئەم شلەیە ئایا هی بەردەستی خەڵکە یا ماوەتەوە نایەنەوە جاریچکە بەکاری بێنەوە یا زیاد لێنراوە نەفرۆشراوە ئەوەیان نازانم. بەڵام ئەلموهیم ئێمە خۆراکێکی زۆر فڕێین ڕۆژانە. بەپێی ئاماری راپۆرتێکی تایبەت بە پرۆگرامی ژینگەیی لە نەتەوەیە گرتووەکان، عێراق دووەم وڵاتە لە ئاسیای ناوەند کە زۆرترین خواردن فڕێدەدات. بە شێوەیەک ساڵانە یەک هاوڵاتی عێراقی 120 کیلۆ خواردن فڕێدەدات. لەسەر ئاستی گشتی وڵاتانیش ساڵانە 5 ملیۆن تۆن خواردن فڕێدەدرێت کە لە 170 خواردنی چێشتخانە و ڕێستۆرانتەکانە و لە 165 خواردنی ماڵانە کە دەکرێتە ناو زبڵەوە. زۆهرە عەلی، NRT سلێمانی.